پیرمام ناس بکە. لە ساڵە 1956 بوویە ناوچە. 30 کیلۆمەتران ji باکوورê Hewlêrê dûr e. 1900 metr ji astê deryayê bilind e. Hejmara rûniştvanên wê 80,000 kes e. Rûpîvana wê 715 kîlometrên çargoşen e. Ji bilê Pîrmam, bi Serben, Salaheddîn û navdaran jî tê naskirin. Memmo Mehmet Ali Xanek derdê te din Ali Çavê düşminan birêjîn Ku tu kirin newê halî Memmo Mehmet Ali Tu gencî 25 salî Dayîk ji derdê te din Ali Were lawo Mehmet Ali Binerin hêja, binerin delal, binerin Kurdistan 24 Silav û rêz Silav li we bin her dem û katê we xweş bin Ez hunermend Heval Hacî hûn min nas dikin ne Memmo Mehmet Ali migo hûn min nas dikin Ez wê carê bernama karwan pêşkêş dikim li şarûçka Masîf Salaheddîn ku bi Erebî dibêjne bi Kurdî Hawîn Hawarî Salaheddîn yan şarûçkey Pîrmam yan Serben لەگەڵ شارۆچکەی کۆڕێ کە دەکەونە بناری چیای سەرکەشی سەفین لەگەڵمان بن بۆ مەسیف سەلاحەدین من دوت یا بمیره وای وای کاک جنگاوەر با لێرەوە دەست پێ بکەین ناحیەی سەلاحەدین بۆ کەی دەگەڕێتەوە مێژووەکەی وەکو مێژوو ئیداریەکەی کە کراوە بە ناحیە ناحیە سەلاحەدین بەپێی ئەو زانایانێک کە هەیە لە ساڵی 1956 بووتە ناحیە 56 بەڵێ نزیکەی هەفتا گوند لە خۆ دەگرێت هەفتا گوندی هەمووی کە ئاوادانە و 4 شارەوانیشی هەیە شارەوانی سەلاحەدین بۆ خۆی مرکزی ناحیە شارەوانی کۆڕە شارەوانی بەستۆڕە و شارەوانی سەری بڵند کە ئەوانە هەموو لەژێر ئیشرافی ناحیە ئیش و کارەکانیان بەڕێوە دەچێت لە ڕووی ڕێژی دانیشتوان دەتوانم بڵێم ڕێژی دانیشتوان یەکجار زۆرە لە چاو ناحیەکانی دەوروبەرکە نزیکن لە ئێمە ناحیە سەلاحەدین مرکزی ناحیە بۆ خۆی نزیکەی 6500 خێزانە بەعام بە گوندەکان و بە ئەو شارانی کە ئیشارەم پێکرد نزیکەی 13 هەتا 14,000 نفوسی هەیە سەرخێزانی هەیە بە کۆی گشتیش هەیە هەتا 75 هەتا 80,000 نفوسی هەیە ینی وەکو یەک لە ناحیە گەورەکانی ئەو ناوچەیە کە سەر بە قەزای شەقراوێن ئەوم لە بیرچوو ناحیە سەلاحەدین لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای شەقراوەیە کە نزیکەی 18 کیلۆمەتر لە سنتەری قەزاوە دوورە 32 کیلۆمەتریش لە سنتەری پارێزگای هەولێرەوە دوورە دەکرێتە سەرەگای سەرەکی هاملتۆنیش کە ڕۆژانە خەڵکانێکی زۆر یەکجار زۆر ئەوانەی کە سەردانی قەزایەکانی سەرەوە دەکەن وەکو قەزای شەقراوە و قەزای سۆران و مێرگە سۆر و هەتا دەگاتە حاجۆمەران هەمووی بە شارەکەی سەلاحەدین هاتوچۆی دەکەن ئەی لە ڕووی بڵین وەکو دەزانی مەسەلەن سەلاحەدین لەسەر شاخێکە ڕقا بەردە وەکو ڕووی سەوزایی پارک ئەوانە چی بۆ کراوە یان چی شوێنێکی یان گەشت و گوزاری ئێستا کاتی خۆی هەر هەموو شوێنە گەشت و گوزاری بوو بەڵام ئێستا وەکو بڵێن زیاتر بووتە سەکەنی و خەڵک دانیشتووە و ناحیە سەلاحەدین پێشتر وەکو گەشتیاری حیسابی بوو دەکە بەڵام ئێستا لە گەشتیاری چێتە دەرەوە بەڵام وەکو بۆ دانیشتوانی ئەو شارە پرۆژەیەکمان تەقدیم کرد ساڵی 2013 دروستکردنی پارکێکی وەکو هەر شاری کە پارکی هەیە ئەویش لە دروستکردنی شوێنەکەشمان دیاری کرد لۆفەکانی ئەو دی و کۆڕێک کە پارکی لێ دروستکردن بەڵام بەهۆی قەرایەندارایی ئەوش وەستایە بەڵام لە بەرنامەماندا هەیە
ئەو پارکە دروست یعنی بکرێت. هەتا ئێستا پارکێکی ئاوە بەرچاو منە پارکێکی ئاوە گەورە و گشتیمان نییە. هەر بخۆی چەندە شاخ و داخ و دار و بەردە و شینایی بەڵێ، زۆرە بەڵێ. ئۆکسجین لێرە زۆر دەست دەکەوێت بەڵام لە ڕووی پارک و ئەوەنە کە بڵین باسی زیاتر ئەو پارکی باز دەکەم پارکێکی دەتوان بڵێم عامە، ینی عام بۆ خەڵک، بەڵام لە گەڕەکەکان شوێنمان هەیە کە بۆ پارک دیاری کرایە. مەسەن هەر گەڕەکێک لەوانەیە شوێنی بۆ دیاریکە چەند شوێنمان هەیە ئەگەر سەردان بکەن دەبینم، بەس ئەوانیش وەکو بەهۆی نەبوونی پارە و قەینانی دارایی بەڕاستی نەکرا. بینەوە سەر ئیش و کارتان و تێکەلی و تێکەڵاوی لەگەڵ کارمەند و لەگەڵ ئەوانە و یان بڵین ڕێژەی ئافراد ڕۆلی ئافراد لە ناو دام و دەستگا حکومیەکان یان لە ناو ناحیەدا چۆنە لێرە؟ وڵای دەتوانم ئیشارە پێ بکەم لە ناحیە سەلاحەدین زۆرترین ڕێژەی ئافرەت هەیە لە دام و دەستگاکانی ئیداری. لە بانک زۆرمان هەیە، لە فەرمانگەی کارەبا هەیتمان، لە بەلەدێ شارەوانی هەیتمان ڕێژی باشمان هەیە لێرە وەکو ناحیە سەلاحەدین، وەکو سنتەری ناحیە دەرە. ئەی وەکو بینە سەر مەسەلەی خوێندن مەسەلەن چی لێرەیە؟ پەیمانگا لێرە هەیە یان جگە لەو قوتابخانەی کە هەنە قوتابخانەی بنەڕەتیەکان لە سەرەتایی بێزگە لەوانە دوو قوتابخانەی ئەهلیش هەیە، ئەهلی قوتابخانەی ئانالیندا و قوتابخانەی ئەوی دیکە نازەم ناوم بیر نەمایە، مهم دوو قوتابخانە هەیە، پەیمانگای کۆمپیوتەریش هەیە لە سەلاحەدین کە ئەوە بەڕاستیکردنەوەی ئەو پەیمانگایش سوودێکی زۆری هەبوو بۆ قوتابەکانی سنتەری ناحیە. زۆربیان ناچاربوون هاتوچۆی هەولێر بکەن، بەڵام ئێستاکە ئەم پەیمانگا لێرە کراتەوە زۆربەی قوتابەکان لێوێ دەخۆن. جەنابەت خۆی یەکێکی لە دانیشتوانی سەربەن کەمێک لە مێژووی سەربەنمان بۆ واسکەی بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست پێشەوەی کە بچینە ناوباسەکە دەبێ بزان سەربەن چییە؟ بەڵێ تەمە سەربەن لە دوو شە پێکاتوە، وشەی سەر و وشەی بەن. سەر هەموو کەسێک دەزانی ئەو شوێنەی بەرز بێ پێ دەڵێ سەر. بەڵێ بەن بەو چێوانە دەرێن، بەو چیانە دەن کە سەرەکەی پانە بەکار کشت و کاڵ دێت، یعنی لە پانەوە هاتووە بەنەکە بان بەڵێ زۆر جێدیش بەناوی بەن هەنەیە وەکو بەنە حەریر و بەنە باوی و بەنە نەزانچی ئەوانەی کە بەکار کشت و کاڵ دێن. بەڵێ سەربەن سیلسیلە چیایەکە کە ئاخر سیلسیلە چیایە لە چێوستان بۆ هەولێر، بۆیە گرنگی تایبەتی پێدرایە. ئەو چیایە لە دەربەندی گۆمەسپان دەست پێ دەکات تا دارە بزمارە، هەر شوێنەکو ناوی خۆی هەیە کە ئێستا باسی ئەوە ناکەین ئێمە. بەڵام جەنابەت فەرموود کەی ئاوادان کراوەتەوە؟ من دەڵێم قەت چۆل نەبووە تا ئاوادان بکرێتەوە، هەر هەبووە بەڵام لەبەر ئەوەی ئاوی لێ نەبووە تەنها هاوینان هاوین هەواری گوندی گەلیاوە بووە، گەلیاوەیەکان بەخۆ و مەڕ و ماڵاتیان چوونە ئەوێ، ڕەزی تریان هەبوو لەوێ و پوش و پاوان هەبوو لەوێ، ئیتر توانیویانە تێدا بژین. تەنها زستانان لە پاییز کە باران پەڵەت دەست پێ دەکرد دەگەڕانەوە گوند بەهار زوو دەهاتنەوە و ئیتر هەر ئاوادام. ئێستا ئێمە لە شوونەوارێک داین قەڵای بانەمان کە خانزادی سۆران دروستی کرد، چەند قەڵا لەو دەوروبەری سەربەن هەن؟ بەڵێ هەروەکو عەرزم کردی سیلسیلە چیای سەربەن ئاخر سیلسیلە چیایە، یان ئەو کاتیش کە کاتی شەڕ و شۆڕی بینی فرس و ڕۆمان هەبووە، لە دەشتەکە کەس نەیتوانی بژی، تەنها قەڵاتی هەولێری هەبووە، لە پاشی قەڵاتی هەولێر شوێنی تر ئەو چیانە بووە. بۆیە خانزادی سۆران یان ملیشنەکانی سۆران بیریان لەوە کردوەوە لەو خوار دامێنێ ئەو چیایی قەڵات دروستکەن، قەڵاتی دێرێ کە لێرە بەداخەوە تێک دراوە، تەنها ئاسارەکەی مایە. ئێرەش قەڵاتی بانەمانە، قەڵاتی دیوینیشمان باس کرد کە نوێ کراتەوە، قەڵاتیشتر لە دەربەندی گۆمەسپان دروستکراوە، گۆمەسپان. ئەو چوار قەڵاتە پەیوەندیان بە یەکتر هەبووە.
كاغنيهات ام نها مصيف صلاح الديني ناو ياريجها يانا بيشمرقدا بله و ام تخازين بزانين يعني كورتي كل سر دامزراندنا وي يعني ودويجي دامزراندنا وي تيبا بيشمرقا فريق بيشمرقا كانجي دهاتن دامزراندن او نادي كانجي وبويا اقبو مباحث كيمي بله زور سپاس بوده زور سپاس بو برادر بحقیقت دامزراندنا میجوا یانا پیشمرگا هفلیر بوی چند زوارید پشتی سال 2003 که پروسه آزاد کردن عراق بشیوکی گشتی دست بکر اف پروسه پیشمرگی شروع لکی گیرین که بو پشتی داوی هاتنا و پروسه هنه بیروکه اکشلای فرمانده عسکری و هبو که خدمت بو پیشمرگی بیت کنن شلانی ورزشی بو او بو همان بیروکه اشلای برادر آکاک منصور بارزانی برادر دی شول ساعت کرن پشتی سال 2003 ال 2004 یانک ابناوی یانا پیشمرگا هفلری هادا درس کردن بله بو وی چند زواری تبع تيبكا لوكالن تاني لسر اسي كردستاني يانجي عراقي بقشتي يانجي او ياري ديت كو تينا كرن مثلا جهاني وبجدار بونا بله يعني بسیار عندك بحث سركبتون تخوبك والكيدر سركبتون دس انيا هم قال كي ياريت كان مثلا بله بسیار که چون حقیقت اورانگت شمجن پیناسک و پیچکا دیرو دیرش یال سروی چند دبی از بحث کم چون که ام وقت یانا پیشمرگه الساست تو پاپی شمج متا الپیگیش دیایت ماسن پارسال هم بوینه یکمیت کردستان الخلا نایاب کو خلا نایاب برستین خلا کردستانی و سالا پیشتریش ام بوینه دو همت کردستانی و پیشتر و پیشتریش سه ام و چهار همت کردستانی بون شمجم وقت پیگیش دی بیا تپاپی عمل زمینی و دو سفری خاینه اوید کو یکم و دوم و سهمت کردستانه لاوانو ناش پیگیشتوانش حقیقت مدوره که باشی هی بس سر روی چنده شم بجم پشتی 2014 خولت لاوانو تازه پیگیشتی ها و یک پیویش ناد نوگیرن بس سر روی هندش اف ساله بونمون الخولا لاوان تا که نونره یانا ساست هفلره یانا پیشمرگ هفلره بکل زمینی چهار تیپ دیگه بجداری هول ساست سلیمانی دو که و همان وقتش دو اوش بگاوه پیش یکمین تیپ ساست پیگشتون کل هفلره از باورم 6 تا 9 خالوان یتی البش دیتریش براستی وکو ملوانی ما هل ساست کردستان ام یکمین تا تن ساعت ما كردستان يكمل بله حتی وگاوش وکو تیپا ما ملوان یکمین اول تنس عردش الکردستانی هم یکمین هر چند وقت پیوست رنگ هم يكمل بله هر چند شم بجم پشت 2000 بوكسين ماراثون بله بشه دیمیته مثلا تایکواندو ما هی هزالش ما هی تنس سمیزی ما هی تو ظروفي وكنت قلت قيران دخل بله هی حقیقت باش میت هی بس وکو ها کاری رنگ ام نشین وک پیوست ها کاری آب کن بس وکو تواجد واحد هی بگمان لش جوانی هی بشه دی وکم به عسکری تقریبا 14 بشه ورزشی مهبون بس پشتی به قیرانه راستی بشه خمیت کم کری بس ساست عراقش گورپان و میدان مهبون ساست که چند ام سهمید کردستانی بون بری چند ساله و ساست دولیش قطر و امارات و ترکیه ما بشداری هبو بس یاریزانیت فردی بون بگمان اویش وکو تنس و وکو هزالش و چند بشه که دی یاریت فردی هم بشداری ساست دولی يا
باسی دامەزراندن و مێژووی دامەزراندنی ئەو سنتەرە ڕۆشنبیریەمان بۆ بکەین. بەخێر بێن سپاس بۆ ئەو دیمانە جوانش بەڵێ سنتەرەکەمان لە 2003ەوە دامەزرا ساڵی بەڵێ 2003 مانجی سێ بوو تقریبان دامەزرا و دەستمان بەکار کرد و چاڵاکیەکانیشمانی دی سنتەر لە چەند بوارێک چاڵاکیمان هەبووە بابرێن بواری ڕۆشنبیر تا ئێستا چاڵێکیتان هەن بەڵێ هەر لە دەست پێکەوە دەستمان پێکرا و کات وابزانم کاکفەلەکە دین وەزیر ڕۆشنبیری و بەڵێ ئیجازەکەمان کە دەرچوو دەستمان بە یەکەم چاڵاکیمان هەفتێکی ڕۆشنبیریمان کرد یەک هەفتە چاڵاکیمان ئەنجامدا چاڵاکی فۆلکلۆری بوو سیمینار بوو و پێشەنگایەکی شێوەکاری بوو پێشەنگایەکی فۆلکلۆری بوو شتێکی زۆر جوان بوو کە وەکو دەستپێک دەستمان پێکرد لە شارەکەمان دواتر ئیدی لە مەجای مرۆیش ئیشی زۆرمان کرد باشە چاڵێکیەکانتان جانیمان لە ڕووی مرۆوی وەکو دی خولی ڕۆشنبیری موزیک شانۆ مەسەڵەن چۆن چیتان هەیە چیتان کردووە لەو بوارەش زۆر کاری باشمان کردووە هەر لێرەشنا لە هەولێر عەرزەکانمان بردووە بۆ هەولێر بۆ جێگایدی خولی فێرخوازیتان هەبوو فێرخوازی بڵێ ئێستاش بەردەوامە ئیساز هەیە ئەو هەیە ئەوانێ موزیکی زۆریان پێوەمان ئەوانی تر بەشەکانی بڵێ وەکو میوزیک ئەگەر لە بۆت باسکەم جاری یەکەم لە پیرمام بەڕاستی فراغێکی زۆر گەورەمان هەبوو وەکو میوزیک لێرە بەدەست نەدەکات حازف بەدەست نەدەکات زۆر خراپ بۆ ئەو بوارەیە ئیشی زۆرمان لەسەر کرد پارەی ئەوەل جاری کە بۆمان هات من حەکانی ئەوەل هەمومان لە بۆوان سەرف کردوتمان بەس یەک دوو عازف دروستکەین بۆ ئەوەی ئیدامە بەو خولانە بدەین خول بکەنەوە بۆی خەڵکی تریش فێری مۆسیقا بکەین سەرکەوتوو بووین مامۆستامان ئێنا لە هەولێر چەندین خوڵمان بۆ کردنەوە وای لێ هات یەک دوو عازفی زۆر باشمان لە بۆ دروست بوو دوای چوون ئەوە یەکەچیان کولێخین ئەوی تریش مەحەدیخین ئێستا عازفی زۆر باش چه بخاره؟ چه دویست؟ ترخ ببینیم نه سرخ یا نادر ای خاله مدیرش دیگه نخوش خاله خوب بوته الصغار كده وين دانش وين والله لا انا خارجت شبيبي انا سيقول اخوش ديانا کاک فەرهاد جەنابتان وەکو بەرپرسی بەشی شانۆیی لە سنتەری ڕۆشنبیری سەلاحەدیندا ئێستا دیمەنێکمان دیت من بخۆم بەدڵم بوو ئەو گەنجانە ئەو جوانانە توانیان ئەدایەکی جوان پێشکەش بکەن ئایا بۆ پەروەردەکردنی ئەوانە ئێوە چۆن کارتان کردو چۆن پێتان گەیاندن و بەرنامەتان چۆن پێیان ڕادەگەن دەتانەوێت چی بکەن بەڵێ ئەمە گرۆپەکی شانۆمان هەیە تیپێکمان هەیە بە ناوی تیپی شانۆی سنتەری ڕۆشنبیری پیرمەم کۆمەڵە گەنجێک لە خۆ دەگری ئەو کۆمەڵە گەنجە توانیتمان چەند شانۆگەریەک پێشکەش بکەین ماوەی مەسەلەن 2 مانگ 3 مانگ پرۆڤەمان هەیە شانۆش نمایش دەکەین خەڵکێکی زۆری ئەم شارش ڕوو لە سنتەری ڕۆشنبیری دەکا شانۆیەکانی ئێمەشیان بینیوە ئەم شانۆیە کە ئێستا پرۆڤەمان کرد شانۆیەک بوو بە ناوی زامەکانی نیشتیمانم یەک لەوانەیە کە پرۆڤەی دەکەین بە نیازی پێشکەشکردنی لەو ماوەیەدا بەڵام جگە لەم شانۆیەش شانۆی تریشمان هەبووە لە پێشتر بەس پرۆڤا بوو پێشکەش شتێکی نوێ بوو بەڵێ شانۆی تریشمان هەبووە لە بۆ منداڵان وەکو شانۆی چیرۆکی دارستان هاوڕێی کتێب تۆبەی ڕیوی ئەوانەمان پێشتر نمایش کردووە ئەوانە تایبەت بوونە بە منداڵان میوان دەکەن کە بەڵێ شتیوامان هەبووە لە بۆ ساڵانە لە بۆ یادی مەسەڵەن منداڵان زۆرجار ئەوەمان کردووە شانۆمان کردووە ئەدی پێش لەوەی کە بوو منداڵان مەسەڵ ئەو کارتان کردووە شتێکی جوانە پێشکەشتان کردووە بەڵام بۆ منداڵان وەکو دیچ دەکەن منداڵان پێدەگەینن ینی ئەو تیپەی ئێوە منداڵان بێنیت کەسێکی نوێ دروست بەڵێ هەڵە منداڵان خۆیان پرۆڤەیان پێ دەکەین فێری شانۆیان دەکەن زیاتر ئەوە دەچنە ناو قوتابخانەکان ئێستا بۆ دوای ئێمە لە فیستیڤاڵی لە چەند قوتابخانێک بەشداریمان کردووە ئەوانە زۆرجار نمایشەکانی خۆیان وەکو چالاکی قوتابخانەکان دێن مەسەن دێنە سنتەر و لێرانە عەرزی خۆیان دەکەن مەسەن ئەگەر شانۆبی ئەگەر مۆسیقابی بە زیاتر لە بۆ شانۆ ئەمە هاوکاریان دەبین
کاک فەرهاد مەسەلەی ئیدارە ڕاپەڕاندنی شوکار ئەوە بەبێ بودجە نابێ بەبێ ئیمکان نابێ ئیمکانی مادی کێ هەڵپشتیان دەکات لەو سنتەرە زۆربەی کار ئەکتەرەکانی ئێمە زۆربەی خۆبەخشن وەکو خۆبەخش دێن کار دەکەن هیچ ڕۆژێک مەسەڵەن هیچ ئەکتەرێک چاوی لەو نەبە کامە شەشی بدەینێ گوندێ هەمبەر گوندێ مەیە قەچنە بە سەد ماڵ هەیە گوندێ هەمبەر گوندێ مەیە قەچنە بە سەد ماڵ هەیە گوندێ پیسبوک لێتونە بە ئەو گونداژی خەرابەیە گوندێ پیسبوک لێتونە بە ئەو گونداژی خەرابەیە وای لێ منێ وای لێ منێ زەریا من چوو بەس خودانێ وای لێ منێ وای لێ منێ زەریا من چوو بەس خودانێ دکم زەریێ بڕەبینم پێشکەتە زێوستانێ وای دکم زەری بڕەبینم پێشکەتە زێوستانێ ئێرە دەربەندێک کۆڕەیە ئەها نڤر پۆزێ دژمن مەشکاند ئێرە دەربەندی کۆڕێ و ئەلێرە لوتی داگیرکەران شکا لە ساڵی 91 لەو ڕاپەڕینە گەورەیەدا کە هەموو گەلانی کوردستان هەڵسان بەرامبەر زوڵم و زۆری ڕژێمی بەعس دوایی بە چەند مانگ ڕژێمی بەعزارێکی ترویسی کوردستان داگیر بکاتەوە بەڵام ئەلێرە پێشمەرگە چۆشیان داکوتا و چۆشیان بە دژمن دادا بۆ ئەو داستانە گەورەیە چاومان بە بەڕێز فەرماندەیەکی پێشمەرگە بەڕێز مامۆستا عومەر عوسمان دەکەوێت کە ئەو کات جەنابتان بەرپرسی لیقی دوو بوون ئایا ئەو بڕیارەتان چۆندا و بە بڕیاری کێ بوو ئەو بەرگریە قارەمانێنەتان کرد ئەلێرە لە دەربەندی کۆڕێ ئەگەر بۆمان باسکەی بێ زەحمەت لێرە تەمان ئەم شوێنێکی استراتیجیە جەنابی سەرۆکیش زۆر شارەزایە لە پشتەوە فەرمانی پێدان کە لەو نزیکانە بوو ئەمری کرد ئەبێ بەرگری بکەن لە دەربەندی کۆڕێ بە هیچ نرخێک ڕێگان نەدەن دژمن لە دەربەندی کۆڕێ دەرباز بوو ئەوەی ڕاستی بێ هێزێکی نابەرابەر مابوو هێزەکە زۆر نابەرابەر بوو ئەوەی ئێمە لەگەڵ سوپای عێراق وە سوپای عێراقە وەختی زۆر ترسناک بوو هەموو دنیا لێی دەترسا بە تایبەتی کوردستان و عێراق شەڕی ئێرانی کردبوو هێزێکی زەبەلاغ بوو قووەتەکەشیان زۆر بوو بەڵام سەرڕا ئەوەش بە قووەتێکی نابەرابەری قووەتی بارزان و مەفرەزەیەکی حالی دۆلەمەری و مەفرەزەیەکی لقی دوو کە بەندەش یەکێک بوو لەو مەفرەزەیە و خالد ئاژگەیشمان لەگەڵ بوو هەزار ڕەحمەتی لێبێ کاک حالی دۆلەمەری و چەند نەفەرێک یعنی قووەتێکی فیداکاری نسبی و حەزی شەکەم بزان فقط ئەمانە چونکە مێژوو ناکرێت چاواشە بکرێ ئەم قووەتێکی زۆر نەبووین بەڵام فیداکار بوون ئەلەم شوێنە دامەزران لەم پشتەوە هەتا سەرێنە هەر ئەمەندە لەوێ دامەزرا بوون ئێمە چوو بووین هەندێک بریندار بەڕێ بکەین لە سەر مەیدان بەڵام تا ئێمە چوین بەڕێکرابوون گورج گەڕاینەوە گەیشتینە لای ئەم ڕێستۆرانتە بوو بە تەقە
بوو بە تەقە ئێمە خۆم چوینە ناو کەندەکە لە کەندەکەەوە دەستمان بە تەقە کرد برادەرانی سەرەوەش ئیتر بە ئارپیجی لە دەبابەکانیاندا دەبابەکان سەریان دەرکەوت و دەرنەکەوت لەوێ لێیاندان ئیتر ئێمەش لە خوارەوە بە تەقەوەڵ حاصل دوژمن شکا چەند دەبابەیەکیان لێشکە و دوژمن حاڵات ئەمەش ئەو دەبابانن کە لێرە دانراون من زۆرم پێ ناخۆش بوو ڕنگ کراونەوەتەوە نەدەبایە ڕنگ بکرێنەوە دەبایە لەسەر ئەوەی خۆمایان مابوانایەوە ئیتر ئەمە هەفتی مانگە داستانی کۆڕێ لە هەفتی مانگ دەست پێ دەکا و لە هەفتی مانگ لوتی دوژمن شکا لە هەفتی مانگ لوتی دوژمن شکا ترسی نەما تەرسیری لە هەموو جەپەکان کرد لە ئەزمەریش کرد لە بادینانیشی کرد داستانی کۆڕێ وەرچەرخانێکی گەورەی دروست کرد بەڕاستی وەرچەرخانێکی مێژووی لە یاد نەچوو و دەستانی کۆڕێ کارێکی گەورە بوو بووە سەبەبی ئەوەی کە ئەوەی 688 ینی وەکو بڵێ تەسبیت کرا عێراقی مەجبور بە ئاگربەست کرد. ئەم لە پرتۆکخانە کاک یوسف برادۆسینە کاک یوسف جەنابەت برادۆستی و هەواڵحاجیش هەرکی لە سەلاحەدینی ئەوە چ دەگەیەنێ کە زۆر پێشێکی باڵەوە دەست پێ بکەین چ دەگەیەنێ سەلاحەدین لە ڕووی کۆمەڵایەتیشەوە پێش بینە جوانە باریکە لەسەر دەکەین لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە زۆر خەڵکی لێ خۆشناو و شێروانی و بابزانی و برادۆست و هەرکی و زۆر جەنابەت باڵێ هەر یەکێکیان بەهۆ کارێکەوە مەسەڵەن لە پێشکەوتنی ئینسان دروستبوونی شاردا دیمۆگرافیا دەگۆڕێ سنووری قەبیلە نامینێ سنووری گوند نامینێ ئەوە گونیە هەتاوەکو مڵکی نەدەی بە کەسێک شارە کە شار بوو هەم چینی کۆمەڵگا دروستە هەم خەڵکانێک پێویستیان بە شار دەبی دێنەوێت تێکڵ دەبی لەوێدا ئەوە نییە بڵێ ئەوە عشاریەوە ئەوەیە شار شتێکی ترە دروستبوونی شار لەمانەوێ ئەلێرە باس لە مێژووی هەندێک مێژووی ثقافی ڕۆشنبیری سەلاحەدین بکەین چ ئاگایی هەیە جەنابەت لێرە خەڵکی ڕۆشنبیر لێرە ئەدیب شاعیر لەو فترەی ئێمە لە ئیبتیدایی بوون تێدەگەی لە جیلێک لە پێشەمە بوو ئەو جیلە حرەکات و بزاوشتیوان دەکرد مەسەلەن ینی هەندێک تەمسیلیان دەکرد یەک لەوانە من جاری یەکەم دیتم لە بەیان نامەی 11 ئازار لە ڕکەوتن نامەی 11 ئازار لەو ڕۆژەدا شانۆگەریەک لە مەسیف کرا ئەو شانۆگەری تۆڵە بوو شوانێگولی تۆڵە ئەگە بەبیرم بێ یەکیشان مەسەلەن کاک حازم ئێستا ماوە تێدا دەوری دەدێت ئەو کارش کاری مامۆستا عەباس حەمەدەمین بوو هەر چۆنی بێ خوای لێ خۆش بێ ئەو فکرەی هونەر و شتی زیاتر بەمە ئاشنا کرد ئێمە ئاشنایمان لە ڕێو ئەوە پیا کرد لەوێەوە دەست پێکرا ئیتر دوای ئەوە دەست پێک بوو ئەوەندەی نەبرد ئەو جیلە ناتوانانی ڕێکخراوەیەک دروستکەن یا کۆمەڵەیەک دروستکەن یا دیبیش مۆسیقا دروستکەن کە خواستی ئێمە بوو کە خواستی ئێمە بەڵام نەکرا ئەوە نەکرات مایەوە تا ساڵی 82 ساڵی 82 من بەڕێکەوت مامۆستا تەڵعات سامان و فەرهاد شەریفم ناسی لە ڕێی وانەوە کابرای کەونایی عەبدولوهاب بوو لەوێ ئەویش عەبدولوهاب تاڵەبانی ئەویش هەم برادەریاتی لەگە پیا کرد گوتم بۆ کۆمەڵی هونەر و وێژەی لە مەسیف ناکەن و گوتی دەوەرە عەریزێک بدە باش و عەریزەدان و لە مەسیف و لە شەقڵاو و لە هەولێر و تاقیقی ئەمن و ئەوە وەڵام موافقەتیان کرد بکەینەوە وەڵا لێکەن کۆمەڵی هونەر و مێژەی کوردیمان لێرە دامەزران ئەوە ساڵی 82 بە تەواوەتی کۆمەڵەکە کرایەوە دەستمان بەکار کرد تا ئێستا بەردەوام ئەو کۆمەڵەیە ئەو کۆمەڵەی بەردەوام بوو تا ساڵی 86 لەو کاتی ئێمە چەند شانۆگەریمان پێشکەش کرد من شانۆگەری هاوارێکی تاساو شانۆگەریەکی تر کاک نەجات خەجوسیامان نەجات ناوی یا هونەرمەندێکی شاری ئەو شارەیە ئەویش پێشکەش وە چەند شانۆگەری تر پێویست من بۆ خۆم ڕەسامم
پژانگای مەغڵەزی دووەم لێرە کردەوە مەغڵەزەکانیم لە هەولێر کردو یەکم لە نەغەدە کردو یەکم لە تاران کردەوە ئەو مەغڵەزی بەڵام دوای کە هاتمە سەر ڕسم تەماشام کرد تۆزێک حاڵەتی نەفسی ئینسانی لەبین دەبا ئینسانی لە مجتەمع دوور دەخێتەوە دوای ئاشنا بووم بە تاریخ چوومە سەر تاریخ ئێستا پسپۆریەتی من هیچ دیمە ناڕۆشنبیر نەشتانە نەڕسە مێژوو دەواازەی پێگاندنی کۆمەلگایە باسی ئەدەبیات جەنابەت کرد بەڵێ هەندێک باسی شانوت کرد لە ڕووی ئەدەبیات و شاعیر لە ڕووی ئەدەبیاتەوە هەمومان کورتە شیعر و خۆمان دەنووسی وا کەسانێکەوە بەڵام لێرە ئەوەی بەتەواوەتی توانی شێوەیەکی پێشکەوتوانە بنووسی و ببیتە یەکێک لە ڕەوادەکانی مەدرسەی شعری تەڵعی ئەویش مامۆستا ئەنوەری مەسیفی بی و ڕەحمەتی خودای لێبێ شعرەکانی زۆر جیاواز بوون لەگە شاعرەکانی دی هەندێک لێڕندێک کورت ئەمە پخت هەر تشت جەنابێتە بەحسکردن بەڵێ هەر تشت بەحسکردن ئەم بین سەر ئەوی دیتە و ئەو هەموو پەرتوکێتە هەنا یعنی بێگومان ئینسانێک بکارە یعنی بکارە وا هەموو پەرتوکە بخوینە هەر ئێکی تشتێکی وەکوت بژن لە هەر ئاشێک باراشێک چیت پەیدا کردووە لەوانە بێژ لە مەسا من ئێستا سەرنووسەری گۆڤاری مساسیرم گۆڤارێکی فکری و مێژویە چەندانێکمان لێ دەرکردوان کێنج خەورە دەردەکەن من بۆ خۆ 5 کتێبم نووسیوە لەو کتێبانە بەڵام هێشتا هیچتم بە چاپ نەگەاندونە ئەو کتێبانش ئینشاءڵڵا لە ئەوەی چێکیان کوردستان و کوردە یەکێکیان ڕسکانی نەتەوەی کورد لە مێژوودا یعنی زۆر و پورت فی تاریخ یەکێکیان دراسە سۆسیۆلۆجیە و تاریخیە لمشايخ النقشبندية أوش كتابك شميش مهدي المنتظر وفزري مهدي قليلا ليو قادو سركردكاني كردا نسيتم وهروا خليقي تاريخي عشائري كردش ميكلم عشائري قردي إيش عشيرتي برادوس و برجامس عشائري حديش يعني تنشي أبو مسألة نية تنك أجتو ميجوخي بخاميني نيني نزداني لشوا كردست فيدكا پاشینەی مێژووی کورد چۆنە ئەگەمان نەزانی ئەو ملەتە چۆن توانی خۆ ملەتی کورد لە یەکەم جارەوە لە کوردستان خۆ نەتەوە نەبووە کوردستان بلانکی شارستانیە مەزنەکانی ئێرە ئاشووریە میتانیە بابلیە سۆمەریە هەموو دەوریان هەبوو لێرەدا خاستن ئارامیەکان دەورێکی ئەساسیان هەبووە هەر یەکیان لە فترێکدا شارستانیەکی چەند بوونیان لەبەر دەمی تونێلەکەی ژێر هاوینی هاواری سەلاحەدیندا دەمانەوێ لە چۆنیەتی ئەو تونێلە و دەمێکە چەند ساڵێکە وابزانم کە ئەو تونێلە لێدرا و کاری تێدا دەکرێتەوە تا ئێستا بە تەواوی تەواو نەبووە لە جەنابی کاک ڕەوەند بپرسین کاک ڕەوەند قادر بەرپرسی شارەوانی سەلاحەدین بەخێر بێن سەر و سەر زۆر سوپاس ماندوونەبی بەخێر بێن سەر و دەکری باسمان بۆ بکەی لەو تونێلە گرنگی ئەو تونێلە یان لە کەیەوە دەستان پێ کردووە چۆن تەواو نەبووە چی بووە بۆ باس بکەین گرنگی ئەم تونێلە تەواوکردنی ڕێگای هامڵتۆنە بە یەکدی و گرنگی ئەم تونێلە ئەوە جەنجاڵەکانی ناو شارۆچکەکان دوور دەکاتەوە ئەو لە کەیەوە ئەگەر باز بکەی بۆمان لە کەیەوە بیرۆکی چۆن بوو چۆن هەروەکو ئەوە ئەو تونێلەیان لێدا و بە بیرۆکی هەروەکو ئاماژەمان پێکرد ئەم بیرۆکەی ئەم تونێلە ئەوە مێژووی ئەم تونێلە لە 2011 دەستی پێکرد 2011 کە بڕیار وا بوو لە 2000 لە کۆتایی 2015 ئەوە خەڵکی هاتووشێ پێدا بکەن بەڵام ئەوە لە 2014 ئەم شەڕە نەگریسەی کە بەسەر هەرێمی کوردستاندا سەپێنرا ئەوە ئەمەش وەکو هەموو پرۆژە خزمەتگوزاریەکانی دیکە لە کار کەوتن بەڵام بە خۆشحاڵیەوە 180 پرۆژەکە تا ئەندازی 185 پرۆژەکە سەرکەوتوانە کاری ئێستا کاری وردەوردەی تێدا دەکرێت بەڵام وەکو تونێل جوت تونێلەکە بە تەواوی ئەوە دروست بووە لە ڕێگای قیر و ئەو بابەتانە خزمەتگوزاری بەڵام هەندێک وردەکاری کەیماوە هەر ئەو کارە بڵین تەکنیکی هوەریانەیەکدا هوەریەکان بەتاکی جادەکە تەواو بووە دوو سایدەکەش وا دەبینن و خەڵکیش وا دەبینن کە پێدا دەڕوا بەڵام لە سەرەتاوە تا کۆتایەکەی کە درێژی تونێلەکە جوت تونێلەکە 8 کیلۆمەتر و 700 مەترە
ئەوە 800 متر بەڵام درێژی ناو جوتنێلەکە خودی خۆی لە دەواازە و تا دەواازەی کۆتایی 2 کیلومتر و 450 متر. چاوان بە بەڕێز کاک شۆڕش ئەنوەر مەسیفی دەکەوێ ئەو کە لە شاعرەی ئەم شارۆچکەیە کە مامۆستا بووە و لەگەڵ مامۆسایەتیش توانیەتی نوێخازیەک دەنێو شعری کوردیدا بکە. کاک ئەنوەر مەسیفی ڕەحمەتی مەشهورە هەموو ئەدیبێک و ئەدەب دۆستێک دەیناسێ. پێمان خۆشە پرسیار لە کاک شۆڕش بکەین لەسەری مامۆستا ئەنوەر وەکو دەزانین مەسەڵ ئەندامی دەستەی نووسەران و ڕۆژنامە نووسانی کوردستانیش بووە بەڵێ لەگەڵەوەدا کە مامۆستاش بووە. ئەگەر جەنابەت بوومان بوونکێ وشیکەوە مامۆستا لەگەڵ مامۆسایەتێکی پێشتر شێعری نووسیوە یان لە دواوە یان چۆن توانیەتی ببێتە ئەو ئینسانە گەورەی کە بتوانێ ئەو گۆڕان کاریە ئەو نوێ خازیێت لە شێعری کوردیدا. بەڵێ سەرەتا بە خێر بێن. ئەنوەر مەسیفی جگەلەوەی کە شاعر و نووسەر بووە پیشەی خۆی مامۆستا بووە، بەڵام هەر لە سەرەتا کەم وەکو کوڕیوی زانیاریم هەبیتە خۆلیای نووسینی هەبووە. تاکە کەسێک بووە لەم دەڤەرەی دەوروبەری مەسیف کە دەستی نووسینی هەبووە و خۆلیای نووسینی هەبووە و ئیتر یەکەم کتێبشی کە چاپکە بە ناوی خۆرباران کە لە ساڵی 82 چاپی کردووە. ئیتر بەرە دوای هەر بەردەوام بووە و یەکێکیش بۆ لەوانەیە کە دەستێکی باڵای هەبووە لە بواری نووسیندا ئەندامی لەقی نووسەرانی هەولێر بوو، ئەندامی ڕۆژنامە نووسانی کوردستان بوو. بەڵام لە هەمان کاتدا لە بوای نووسیندا ڕێزکەی مامۆسایەتی خۆشی بەرنەداوە و لە پێش وەفاتەکەشی بۆ مای چەند ساڵێک حەزی کرد هەر بەردەوام بێتەوە. ئەوە بوو بەڕێوەبەری ئاسۆی پەروەردە بوو لە وەزارەتی پەروەردە، زۆر ئیتیمامی بە بواری پەروەردە و چەند بابەتێکی لەسەر پەروەردەی مناڵان نووسیوە و چۆنیەتی ناوانەکانی خوێندەدا. باشە پێش لەوەی کە نوێخازی کردوتە شیعردا، بەڵام هەروەکو جەنابەت ئاماژەت پێ کرد شیعری بۆچی نووسیوە، بۆچی نووسیوە، شیعرەکانی چۆن بوونە، وەسف بووە، شیعرەکانی وەسفی نیشتیمان بووە، بۆ چ جیلێک یان چ چینێک زیاتر نووسیوەتی بۆ منداڵ ئایا نووسیتی بۆ منداڵان؟ بەڵێ ئەنوەر مەسیفی بۆ هەمووانی نووسیوە، بەڵام ئەنوەر مەسیفی تاکە شاعیرێکە من وەکو زانیاری کە بیست بم ئەڵێ ئەبێ تاکەی ئێمە شاعیرەکانی کورد چاو لە تورک و عەرەب و فارس بکەینەوە، بۆیە هەوڵیدا ڕێزکەیەکی تایبەت لە نووسینی کوردیدا دروست بکاتن. هەر بۆیەش ئێستا ڕێزکەیەکی تایبەتی نووسین لە شاعرەکانی ئەنوەر مەسیفیدا هەیە جیاوازە لەم شاعرەکانی کوردستان و زۆر دراسەش ئێستا لەسەر دەکرێتن. بۆ نمونە کاک فەرهاد پیرڤال دەڵێ من لە ئێران دانیشت بووم لە کۆڕێک شاعیرێکی ناسراوی ئێرانی فارس شعرێکی ئەنوەر مەسیفی خوێندەوە و باسی کرد. گوتی منیش پرسییم باشە شاعیرێکی ناسراوی فارس باسی ئەنوەر مەسیفی دەکا کە گۆڕانکاری لە ناو تەکنیکی شعردا کردو، باشە بۆ ئێمە لە کوردستان نەتوانین ئەمە ڕێزکەی پەرە پێ بدەین، بەڵام بەداخەوە تەمەنەکەی کرد و نەیتوانی زیاتر بەرەو پێشتری باتە. کاک خەلیل ئەو پرتوکخانەی سەلاحەدین ساڵی چەند دامەزراوە ئەگەر بۆ بینەرانی بەرنامەی کاروان
خۆیان بکەی دیار ئەو پەرتوخانەیە لە ساڵی 1964 لە مەسیف دامەزرایە ئەو پەرتوخانەیە بە دیزاینێک کە کاتی خۆی دامەزرایە لە هەمان دیزاین لە شەقلاوە و لە ڕواندژیش دروستکرایە بەڵام ئەوەی گرینگە لێرە ئەو کتێبخانەیە لۆ لەسەر تاکە ناعیە لەسەر مستەوای هەموو عێراق تەنها لە مەسیف ئەو کتێبخانەیە دامەزراوە ئەو کتێبخانەیە لەبەر ئەوەی ئێرە شارێکی گەشتیاری بووە خەڵکەکی زۆر ڕووی تێکردیا وەکو زەڕورەتێک لێرە دامەزرایە لەبەر ئەوەی هەر شارن یان شارۆچکەیە کتێبخانەی لێبی ڕۆکی شارستانی دەداتە بە شارەکەی و ئەو گەشتیارانە هاتینە بتوان لێرە ماوەیەکی تێدا بەسەر برن و کتابەکانی خۆیان بخینەوە و وەکو گەشتیار هەر وەکو زانایەک دەڵێ ئەگەر ماڵێکی بێ کتاب بێ پەرتۆک بێ وەکو گۆڕستان وایە شاریش بێگومان هەروایە باشە ئەو پەرتۆکخانەیە لە چەند بەش پێک دێ ئەو پەرتوخانەی ئێمە لە سێ-چار بەشێک پێک دێ یەک لەو بەشە گرنگانەی بەشی کتێبە هۆڵی کتێبە و بەشی منداڵانمان هەیە و بەشی کۆمپیوتەریشمان هەیە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە بەشی کتێبە بەشی کتێبیش کە دابش کرایە لە ناو کتێب پۆلین کرانە ئەو کتێبانە مەسەڵەن بەشی کوردی دابش کرایە بەسەر 34 بەش پۆلین کرایە و بەشی عەرەبی دابش کرایە بەسەر 20 بەش پۆلین کرایە مەسەڵەن سەرڕای ئەو پۆلینی زمانی کوردی و عەرەبی هەندێک زمانی تریشمانەیە وەکو فارسی وەکو سریالی وەکو تورکمانی وەکو ئینگلیسی وەکو فەڕەنسی ئەو زمانەشمان ئەو جۆرە کتابانەشمان لێرە هەیە دەست بەڵێ ئەی شێوازی خوێندنەوە یان خەڵک چۆن دێ دەخوێنێتەوە چۆن دەی بە مەسەڵەن لە دنیادا هەندێک پەرتوخانە کتێب بەکرێ دەدەن مەسەڵەن یان دەیفرۆشن یان خوێنەر دێ وەکو کافێتریا قەهوەیەکیش دەخواتەوە کتێبێکیش دەخوێنێتەوە بەشێکی ئێوە چۆنە لێرە شێوازیەوە ئێمە لێرە کتێب ئەو فەهرستمان بۆ کتێبەکان دروست کردێت تەبعاً لە هۆڵی کتێب ئەو کتێبانەی کە لێرە خوێنەر دێت بیبا بۆ خوێندنەوە دەتوانی نفوسەکەی خۆی لێرە بەجێبێڵی ئێمەش پسولەیەکی لۆ پڕەکەینەوە ماوەی 3 ڕۆژ لای دەمینێتەوە و دەتوانین پاش 3 ڕۆژەکە بۆ مام گەڕێنەوە بەڵێ باشە بینەرانی بەڕێز خۆشەویست شتێکتان لەسەرەوە بێ بڵێم لە شاری نورنبێرگ لە ئەڵمانیا کتێبخانەیەک هەبوو کتێبی کوردی تێدا بوو بێگومان ئێمە دەچون خەڵک کتێبی دەبرد بە ئیجار بە کرێ بەڵام لە حاڵەتێکدا سەردانمان کرد هیچ کتاب نەمابوو چوینە لای بەرپرسی کتێبخانەکە گوتمان کتێب بۆ نەماوە گوتی هەر کتێبیان بردووە نانهێنێتەوە سزامان داون یعنی غەرامەمان کردوون جەریمەمان کردوون بەدوودا چوین ئەو ناوانەیە کە کتێبی کوردیان برد بوو هەمووشیان سوتاند بوو وندایان کرد بوو تورک بوون بۆ ئەوەی کتێبی کوردی لە ئەڵمانیا نەمێنێت هەر لەگەڵ فیکەی ناوبژیوانی ئەو یاریە دۆستانەی کە لە نێوان ئاسۆ و ئارارات هەیە لە ناو یاریگای یانەی ئارارات لەگەڵتانین کاک ئەنوەر وەکو ڕاهێنەرێکی وێ تیپە ئارارات ئەمتخوازین تشتە بوومە بژە وەکو بینەرێ مەژی بەرنامەی کاروان بزانە بن یعنی یانە ئارارات کەنگی چێ بوو چما ئەوە ناوێ ئارارات ئەو سلسلە چیای ئارارات تیپا خۆخست طبیعی یانە ئارارات لە ساڵە 1996 شکلێکی فەرمی هاتە دامەزراندن وەکو یانە ئەگەرنە لە ساڵە 1993 و 4 و 5 هەبوو وەکو فەریق شعبی فەریقێکە ئەودی هەبوو دامەزرێنەرێ vê yanê بەڕێز کاگیمداد بارزانî بوو ئەو پاڵپشتیا vê yanê کرد یانە ئارارات navê wê li silsileçiyaya ئارارات Tirkiye خۆشەویستی بۆ çiyayê Kurdistanê ev nave helbijart kە ev navê çiyayê ئارارات بیت طبیعی یانە ئارارات یەکە li yanê here başê Kurdistanê li xulanaya bejdar e li destpêka xulanaya Kurdistanê ke dest pê kirdi têkelbûneva her du îdarê Hevlêr û Silêmanî ev yane xulanaya bejdar bûy li xula zeytûne pilayeke mahînay li ser astê Iraqê serketin bo xulanaya be Iraqê li wêrêş em bejdar bûyne li derece sê me dest pê kir heta hatîne xulanaya be Iraqê li yariyê dî çalakê dî me zor 22 çalakî me hebûn li ser astê nêwdewletîş ferîqet me laibêt ke yariyê tak dibêjne wekû karatê taekwondo paskil swarî saha meydan ev e bejdariya kirdi li ser astê Iraqê hemiya bejdariyet kirdi me melewanî hebû yed hebû selleme hebû
طایرەمەیە هەی ساحە و مەدانە پایسکلە بێمە برای خۆ هەمێ کەشی ئەو بەش هەمە شۆڵی خودکە هەمە بەشە شۆڵی خۆتکەن ئەف بەشە هەمیەت هەی زۆری چالاک و فعالن. بابە دەرێم و ڕۆکە بەوێ سڤیانێ دەرێم چەندی گاز دەکەم و گاز دەکەم لە بخۆفێ خودای گەورە و لۆمێ عەبدان چەندی دەکەم و دەکەم دەنگم دەرنایێ ئەوە سەرێ چەند ڕۆژانە لەگەر یەختیار و مختارێ گوندی خۆمان دەچینەکەم بابی نازار حەیرانێ هەر چەندی دەکەین بە چبارەشی لە بۆمان نایەتە ڕایێ ئەوە دوونێگە لە بەدرەنگەوە خەبەرەشیان دەدا مێوام دەزانی چاوێ جوانم دەدەنێ نەمزانی لە پێیانم دەکەنەوە سندمێ لە دەستانم دەکەنەوە کە لەم سێرم دەدەن لە بۆ شارەکەی ئەفقۆناق لە خوایار بینێرانی بەڕێز و خۆشەویست هەر لە شارۆچکەی سەربان پیرمام لە شوێنێکی پیشەوەرین لە دوکانی مام مەجید قەڵاسنجی کە لە بناری سەفین دەبێ بەڵام ئێستا لە سەربەنە و دوکاندارە مام مەجید ماندوو نەبی تتامن باشی ولا خۆشید وەی ساغ بیشەڵە مام مەجید یەکەم پرسیار بکەم لە جەنابێت جەنابێت عمرت چەندە ئێستا ماوانی 36م ماوەی 36 دروستە دەخەندێک دوو بزانتن چەند ساڵە جەنابێت لێرە دوکانداری مام مەجید ئەمە ئەڵان 55 ساڵە لەمەچی بما 55 ساڵ 55 ساڵ ئەولادی معمولی بووین زۆر مێژە لەمەچی بما ئینشاءالله تەمەنت درێژتر دەبێت موافق بی ئینشاءالله موافق بی تۆ دیارە کە تووتنیش دەفرۆشی و تووتن لە دوکانەدا هەیە ڕەنگە جگارە کێشیش بی ئەو کیسەش ڕەنگەی جەنابێت بێ ئەوە شتێ قەدیمە ئەوە پێش ئەوسیا بوو جەنابەت جگارە دەکێشی چەند ساڵ دەبێت جگارە دەکێشی عمرم 15 سال ڕزگاری خۆم چەند 15 سال عمرم 15 ڕزگاری 15 بووی 15 ساڵ جگارە دەکێشی عمرم 15 بووە و کەمنی چێ زغارم کردیا و خواج ئینشاءالله نەخۆشی تەندروستی والله تمە دکتۆری خوالیمە دەمنی پێاتە تۆ قسەری قەمنێش ئای دەستخۆش مام مەجید پرسیارێک بکەم ئەی بەرێ ئەو تووتنە لێرە لە دوکانتدا هەیە و ئەوانە کە پێویستایی مەزەڵەن داروبار بڕین و کشاوەرزی مەزەڵەن ئیشە کوردستانیا لێرە چ هەیە بە چ مەشهورە سەربەند چی لێیە مەسەڵ ترێ لێیە ترێ لێ چی دیکەی هەیە بە چی مەشهورە ڕەز و مەد و ترێ و شتوان و شتێ ئەی تووتنی هەیە لێرە دەچین تووتنیا لێرە ئاوی نییە ئاوی نییە ئاوی بەڕێزان زۆر سپاس کە لەگەڵمان بوون لە بەرنامەی کاروانی ئەو جارە بەرنامەی کاروانی ئەو جارە لە شارۆچکەی سەلاحەدین و کۆڕێ کۆتایی پێدێنین بەرنامەی کاروان بەردەوامە بۆ کاروانێکی تر و شارۆچکەیەکی تریان شارێکی تر و لەگەڵ هونەرمەندێکی تری خۆشەویستی کوردستان هەر شاد و کامەران بن بلەستەحەش من کرد تە پرسیارم لەکرد گولتەش میڕاشاندن تە دل بۆ من وەکرد گولتەش میڕاشاندن تە دل بۆ من وەکرد هەوار و سەد هەوار تە چم سرم کرد تە سۆزدا من خاین تە چل سۆزا خو کرد تە سۆزدا من